ئۆپەراسیۆنەکان بۆ ئازادکردنی منبج بەردەوام و هەزاران کەسی سیڤیلیش توانیویانە خۆیان دەرباس بکەن. هێشتا شەڕ بۆ لەناوبردنی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی لە فەلوجە درێژەی هەیە. ڕەوشی پەنابەران لە راپۆرتێکی تایبەتدا سەبارەت بە ڕۆژی جیهانی پەنابەران. خۆشحاڵین بە دیدارتان دەگەینەوە لە کورد کۆنەکشنێکی نوێدا. کورد کۆنەکشن بەرنامەکە پشکا کوردیا دەنگی ئەمریکا لێرە لە واشنگتن ڕاستەخۆی لەسەر کەناڵی NRT تێوەشاندن ئەمڕوو بکەین سووریا و هێزین سووری شەڕی دیگەل کۆمەڵا داعش دکن و نەهاژی پێشکەوتنی نو هەنە دیگەلما محمود بالی پەیامنێری دەنگی ئەمریکا ji بۆ هورکاریین نو بدەما. محمود ڕۆژ باش چ تشتی نو جەمتە هەیە؟ روز باش برای چکدارن داعش بویره که نودا هودان دامون گو ایریش بکن زسه ملانوا باشور پاکور و روجاوای من بجه ده انجام و ایریشه دا لوکی دافانیا انجمان لشکری من بجه که 180 ده چکدار هاتن کشتن هر وها 28 شروان انجمان لشکری جی جیان خاش دستان لبوری ده اوه اف راپورتا گونها ون بو شینن دهو هات بو آماد کردن جبروی مدنکان بو اف بویر نو تکرانا و راپوره. باجار من بجه گوبیتری 10 روزان دبن چنبرا انجمان لشکریه من بجه و حسد دایا و به هزارا ولادی دبن شرط و مرجن دجوار دا دجین جسدما شر گول دور باجیر دقومه جبو درخستنا سیویلین آسیمانی دناف باجار من بجه دا شروان انجمان لشکری پشتی پفچون گرام به داعش را دکاریبون کریدورک وکرانا و به هزاران سیویل تیرا درکتن و گیشتن گند و دورین رزگارگری لگور سیویلین جباجیر درکتی گو داعش ناهیله کس درکوه جبر گو هبونا سیویلان ایریشین عزمانی دسکنینه و کتنا شروانا ناو من بجه آستنگ دکه. امج من بجيتين جبر داعش تشتك بما بنشتيه هر روجيتين دقرن لسرمه ومج مالي ما دردخينن ما سرجي دكن وبدو جنيه ما بدكفن بدو مد كفن ناهيلن ام تشتكي بكن تا وخارنا چغاراجي قدغيه تشتك ما بنشتنه امج بروان رفيانه ولاتین من بجه بحثا جیانا دبن کنترولا داعش دا دکن و دیار کرن گو هر تشتک بدار زوره و تکس نکانه لدر وای زاگون نوان جیان که و پیدیوین جیانه تننه و هگر هبن پر بهانه لگوری ولاتیان هر کسی لدجی داعش دنگ بکه تی گرتن و لقادن باجیر تی کشتن. والله ما خلونا نشبع على الخبز. نهلان امجنانی تربین داعش بستانانی به 350 و ام به 150 کار دکین زاروکت ما جبر سامرن و ام لهویا وبون افدو مها ام لبندا و گوتن گهشت نجه کی نزیک لمخبرن ام در کفتین دابزانی کنگی دگهن و جن دوی جلن رش لخوکن و هر تشت نچاریه نهلن تلفونی هنه نه الکتریک و نجی دبستان لگور هجمار نفرمی نیزی 500,000 کس لمن بجه و گندوار نوی دجین جوان 20,000 نها دناوندا باجیر دامانه و هولدان تینکرن جعالی انجمان لشکری و حسد دیواغ و سیویلان درخن و لدورین به اولهی بجیه بکن تا داوی بونا اوپرسیونه جو گندوارن من بجه محمود بالی دنگ امریکا. محمود تجور وگریایا امزان تنها لکوبانی بري از بحثا روشا مدنيان بكم الورك وتا ديتن جنيزيك من تخص جتابا برسم كودانغو باس هنا دبيجن شار امريكي الور بريندار بونا نزا شل جمتا هاي السروينا بلد وكي هات زانين انجام ايريش دهودا و داعش استزمكر بو لدورن رزگار كري اگاهي هنا گو چار شيورمندن امريكي بريندار بونا لحيا كنگ بريناوان خطر ان خطر حينا كسن زانه جبرگو نخشخانه امریکی جدایا و کتر راگاندن نکانی خواب بگینه لی هنک آگاهی هنک گو 4 شیورمندن امریکی بریندار بوند انجام و ایریشه ده. تشمر بحث روشا مدنیان بک کتاب شعبی خال وردیدن. چاوایا؟ چاو خرزگار دکن. بله نهار وقتی ما گفت شرع دیگیشته هودرا باجار تنه ماید دست داعش دا آگاهی هنک گو دناوند باجیر دا نیزی 20,000 سیویل دیدا عاصمانه گو داعش وکی گو سیویل دیویژن سیویلی درکتی دیویژن متکنه مقتال و دور مکرنه چنبره وکی زندانه که مزن باجار کرنه ام نکانن درکون کسی هانه گو درکون داعش داخوینک داخل بو گو کسی هول بده جباجیر درکوه و وره کشتنه و براستی دهوجی مالباز گیشکی هاتو بو کشتن نها انجمان لشکری و حسده هول ده گو کریدوره که وکی دملی روجاوای باجیر و گو با اوانا با سیویلان درخه
سپاس محمود بالی پامێری دەنگی ئەمریکا لە کوبانی ڕاستەخۆ دەگەڵمە بوو. ئۆتۆمبیلێک لەسەر سنووری سووریا ئوردن زوێکی ئەمڕۆ سێشەمە دەتەقێتەوە وەک لەشکری شانشینی ئوردن باسی دەکات. لەم تەقینەوەیەدا 6 پاسەوانانی سنووری ئوردنی کوژراون و 14 کەسیش بریندارن و وەک باسیش دەکرێت ئەم تەقینەوەیە زوێکی ئەمڕۆ سێشەممە نیگەرانیەکانی زیاد کردوون سەبارەت بە سەقامگیری لەم شانشینەدا لەو ڕاگەیانەی لەشکریشدا هاتووە ژمارەیەک ئۆتۆمبیلیش تێکشکێنراون بەڵام هیچ زانیاری و وردەکاریەکی زیاتری نەداوە. و لە باژارێ فەلوجە هێژزین عێراقی شەڕی ملیتانên داعش dikin di nav bajarda ku hineka ji wan di malan de xwe asê hêlane. Hikûmeta Iraqê dibêje hêzên wane pêşketina dikin û bajar ji Daeş paqij dikin. Hêrûz degeno pitir zanyarî. هێز عێراقیەکان بە پشتیوانی هێرشی ئاسمانی هاوپەیمانان بە سەرکردایەتی ئەمریکا لە پێشڕەویەکی بەردەوامدان لە فەلوجە. ئەمەش چەند ڕۆژێک پاش ئەوەی حکوومەتی عێراقی ئازادکردنی شارچکەکەی ڕاگەیان. ژەنڕاڵی دژە تیرۆری عێراقی عەبدولوهاب السەیدی باز لە ئۆپراسیۆنەکە دەکات. داعش لما رتب خطته الدفاعية کاتێک داعش پلانی بەرگری خۆی دانا بۆ چواردەوری فەلوجە بوو نەک ناو شارۆچکەکە پاش تێکشکانی هێڵی یەکەمی بەرگریان لە باکووری فەلوجە بەدەستی هێزەکانی حەشی شعبی و لەشکر و پۆلیسی فیدرالی ئەوجا ئەم هێزانە چوونە ناو فەلوجەوە ئالە و ناوچێدا هەموو هێڵەکانی بەرگری خۆی دانا لەبەرەی باشووریشەوە هێزەکانی دژە تیرۆر توانیان تەواوی هێڵەکانی بەرگری داعش تێک بشکێنن ئێستا ئەگەر هێزەکانمان بگەنە بەرەی ڕۆژئاوا ئەوە ئیتر هیچ دەنگی تەقێک نابستی لە ناو فەلوجەدا. کاربرسانی عێراقی دەڵێن نزیکەی 2000 ئەندامی داعش لە شەڕی فەلوجەدا کوژراون و هیوادارن لە ماوەی چەند ڕۆژی داهاتوو بە تەواوەتی شارەکە پاک بکەنەوە لە چەکدارانی داعش. نەتەوەی گرتوەکانیش دەڵێت لەو کاتەوەی ئۆپراسیۆنەکان بۆ کۆنتڕۆلکردنەوەی فەلوجە لە مانگی 5 دەستی پێکردووە زیاتر لە 14,000 خێزان لە ناو فەلوجە و دەوروبەری هەڵاتون لەوانەشدا 10,000 لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا. هێزەکانی حکوومەت زۆر بە وریایەوە مامەڵە دەکەن نەکا ئەندامانی داعش تێکەڵ بەوان بوو بن دەبێت هەموو پیاوەکان ناونووز بکرێن ئەو جا دەتوانن دەربچن. من 4 ڕۆژە لێرەم بەڵام کێشە نییە بەلامەوە بەو شێوەیە کە لەشکر مامەڵەما لەگەڵ دەکەن زۆر باشە و سوپاسیان دەکەین. بەڵام ئەم خانمە دەڵێت 2 هەفتەیە ئاگای لە هەواڵی هاوسەرەکەی و کوڕە 19 ساڵەکەی نییە. نازانم لە چۆن و بۆ کوێ براون هێندێک دەڵێن براون بۆ شوێنێک لە ناوچەی سجیر ئێمە برنج و ڕۆنمان ناوێت دەمانەوێت پیاوەکانمان بگەڕێننەوە. شارۆچکەی فەلوجە کە کەمتر لە سەعاتێک دوورە لە بەغدای پایتەختەوە یەکەم شوێنی عێراق بوو کە لە مانگی 1 ساڵی 2014 کەوتە ژێر دەستی داعشەوە. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا یاوەر لەگەڵ ئەنجلینا جولی نێردراوی تایبەتی نەتەوە یەکگرتووەکان ئێوارەی ڕۆژی دووشەممە بەشداریان لە بۆنەیەکی هاوبەشی ئاینیدا کرد لە ئەستانی ڤرجینیا. ئەم گرتبوونەوەیەش هاوکات بۆ لەگەڵ ڕۆژی جیهانی پەنابەراندا و لە وتەیەکدا بۆ پەنابەران ئەنجلینا جولی باسی لەوە کرد کە ناکرێت لە بەهای ئاین نەژادەکان کەم بکرێنەوە. ئێستا کاتی ئەوەیە کا لەسەر ئەوە بکەین چ شتێکی دیموکراسی لە کۆمەلگاکانماندا تۆکمە دەکات ئەو تۆکمەکردنا هەستی هاوبەشی خەڵقە وەک ئەو خەڵقەی لە کارە ساتەکەی ئۆرلاندۆ بینیمان و لەلایەن بە ملیۆنان خەڵقەوە لە جیهاندا لە نەژاد و ئاینەکانەوە پشتیوانی دەکران. لە هەمان دەمیشدا لە وتارەکەیدا جانکەری بە ناڕاستە و خۆ باسی لە دۆناڵد ترامپ کرد کە نزیکە لەوەی ببێتە کاندیدی کۆماریەکان بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا. با زۆڕن و ئاشکرا بم ڕێگەگرتن لە هەر گروپێک لەوەی بێنە ناو ئەمریکاوە بەهۆی ڕەنگی پێست و نەژاد یان بەهۆی ئاینەوە ڕێک پێچەوانی ئەو بەهاو پرینسیپانن کە ئەم وڵاتەمانی لەسەر دروست بووە. ئەنجلینا جولی و جانکەری جەختیشیان لە کۆمەکردنی پەنابەرانیش کردەوە لە جیهاندا و هەروەهاش لە پاراستنی ئازادیەکان و بەهاکانی وڵاتانی ڕۆژاواشدا. و ده بیرویا لیکولین فدرالیا ئەمریکا FBI گوتنین عمر مەتین چەکداری و هێریشا باژێڕی ئۆرلەندۆ کری بنویسین ڕاگەهاندن لە دەمێ عێریشی و کوشتنا 49 کەسان ئەو دیگەل ئۆفیسا ڕەوشە پەنگاویان ئاخت بوو وی بە زمانی عەرەبی گوتبوو ئەو سەربازێکی ئیسلامیە لە دەستپێکی گوتنا مەتین و بەی عاوی ژەڕێبەری داعش ئەبوو بەکر بەغدادی ڕان نەهاتوو بۆ ئەشکرەکردن. FBI دەبێژە مەتین بە 3 کەسێن دیڕەژی ئاخت بوو لە دەمێ وی ژمارەکە کەسان بارمتە گرتین دوێ هێریشێدا کو ئەو دەبێژە بەرسوو بوو ji بۆ بمبارانکردنا عێراق و سووریا ji aliyê ئەمریکاوە. 3 دەمەژمێران دپێڕا پۆلیسان بەسەروی دەگرت و ئەو کوشت.
گەنجێکی بەریتانی لە شاری لازڤێگەس دەستگیر دەکرێت وەک پاسەوانەکان دەڵێن هەوڵی داوە بۆ کوشتنی دۆناڵد ترامپ کە نزیکە لەوەی ببێتە کاندیدی کۆماریەکان بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا. لە یادداشتێکی دادگای فێدراڵی داهاتووە مایکل ستیڤن ساندفۆرد ڕۆژی شەممە بەشداری لە گربوونەوەیەکی دۆناڵد ترامپدا کردووە و هەوڵگە ڕفاندنی چەکی ئەفسەرێکی پۆلیسی داوە و یەکێک لە پاسەوانە تایبەتەکان دەڵێت ساندفۆرد پیلانی هەبوو بۆ کوشتنی ترامپ. وە ساندفۆرد خۆیشی دەڵێ ئەگەر بێت و ئازاد کرێ ئەوە جارێکی تریش هەوڵی کوشتنی دۆناڵد ترامپ دەداتەوە. وەزارەتی ئیتلاعاتی کۆماری ئیسلامی ئێران لە ڕاگەیاندنێکدا دەڵێت گەورەترین پیلانگێڕی پوچەڵ کردوێتەوە کە بڕیار بووە لە تاران و شارەکانی تری ئێراندا بکرێن. کاربەدەستانی ئێرانی دەڵێن ژمارەیە خەڵکیشیان دەستگیر کردووە بەبێ ئەوەی زانیاری زیاتر بدەن لەسەریان. بەڵام باس لە وەهابیەت تەکفیریەکان دەکا ڕاستەوخۆ ئێستا لە ڕێی سکایپەوە نووسەر و لێکۆڵەت شەماڵ میرزامان لەگەڵا. کاک شەماڵ سوپاس بۆ ئامادەبوونت. حەز دەکەم یەکسەر و پرسیارەش لە جەنابەت کەم بەڕای تۆ ئایا تا چەندێک ئەم هەواڵی پوچۆڵکردنەوەیە وەک تاران دەڵێت گەورەترین هەوڵی تێرۆریستی بووە جێی متمانەیە. سڵاوم هەیە بۆ ئێوە بۆ بیسەران و بینەرانی دەنجی ئەمریکا. لە ڕاستیدا پرسیارەکە دەبێت بەم شێوەیە مەترح بکرێت کە ئەسڵەن ئایا شتی ئاوە ڕاستە پێشەوەی کە باسی گەورەی بچووکەی بکەین چونکە احتمالی وجودی بەرحاڵ گروهایەکی بەم شێوەیە لە دوو شۆنی سنووری ئێرانەوە ئیمکانیە یەکەن سیستان و بەلوچستانە کە ئێمە دەزانین لە سیستان و بلوچستان دوای تێکشکان و جیرانی عەبدولمالک ڕیگی بزوتنەوەی جندوڵڵا لەبێ زۆر زەعیف بووە ناتوانن ئەوان بەرنامێکی ئاوا گەورە دابڕژن کە خەتەرێکی جدی بێ ئەو جوورەی کە ئیتلاعاتی ئێران دەڵێ لەو حەددا گەورە بێوە لە عینی حاڵیشدا جندوڵڵا هیچ وەخت خۆی بە گروپێکی وەهابی نەناساندووە و سنوورێکی دەکەی کە احتمالی هەیە گروپهایەکی بم شێوەیە لە تزە بکەنە ناو ئێرانەوە سنووری ڕۆژئاوای ئێرانە کە لە جنوبەوە دەتوانین بڵێن شیعەکان بەرحاڵ دانیشتووی ئەو منتەقەیان کە لەوێ مەحاڵە کە ئەو هێزانە نفوز بکەنە ناو ئێرانەوە بەشی دەکەوێتە منتەقەی کوردستانەوە. ئەو منتەقەیەش کاری خۆی ئێران خاڵێکی 40 کیلومتری داناوە و خاڵێکی قولی بخوان دەڵێن خاڵی سوور کە نابێت داعش لەو منتەقەیە نزیکەوێتەوە وە سوپای قودسی نارد بۆ منتەقەیە بە خاتری ئەوەی کە مانعی هاتنی ئەو گروپە بۆ ناو وە لە عینە حاڵشدا لە ناو ئێراندا هیچ گروپێک نییە کە بتوانێت ئەو توانایی هەبێ کە شتێکی ئاوە سازماندەهی بکات. کاک شەماڵ ببوورە ئێمە باسی وهابیەکان دەکەین و کە لە ئێران و ماوەیەک بوو کە دەنگیان نەبوو ینی ناتوانانی تا ڕادەیەک حکوومەتی ئێران ڕاگرن بەڵام ئێستا سەرهەڵدانی وەهابیەکان ئێستا بەر شێوەیەک بێ دیارە سعودیە سەرچاوەی ئەوانەیە ئەمە تا چەندێک گرژەکانی ئەو هەرێمە زیاتر دیارەکەن یان زیاتر دەخینە ڕوو. بێگومان منتەقەیە دوو هێزی شیعە و سنی یەکان بە ڕێبەرەی ئێران کە بەرحاڵ جەمسەری شیعەی بەدەستەوە ئەوی تریشان بە ڕێبەرایەتی عەرەبستانی سعودی لە شەڕێکی پرۆکسیدان ینی شەڕێک کە بەرحاڵ لەلایەن عاملەکانی خوانەوە لە منتەقە بەڕێوەدا هەر لە سووریەوە بگرە لە عێراقەوە بگرە ئەو شەڕە تەشەنەی کردو و جاروباریش وای لێدێ لە حاڵەتی شەڕی پرۆکسی و بەرحاڵ ئەوانە دوور دەکەوێتەوە مستەقیمەن بخوان واردی شەڕ دەبن.
ئەمە دەزانین کە لەو بینانەدا ڕابطەی بینی ئێران و عەرەبستان بە شێوەیەکی زۆر خراپ تێکچوو و حتا ئەو ساڵ ئێمە دەزانین کە ئێران حجاجی خۆی نەنات بۆ مراسمی حەج یعنی نفوزی دەترسێت لە نفوزی وەهابیەت دەترسێت بەڵام لە عینی حاڵیشدا ئەوەی باسی دەکا لەوانەیە بەم شێوەیە نەبێت. کاک شەماڵ مەسلەی تەکفیرکردن یعنی نەکرد بۆ وەهابیەکان هەر خۆی لە ئاینی ئیسلامدا کاتێ لایەنێک تەکفیرەکە یعنی ئەمە ئیتر ڕەوایی ئەدا بە کوشتنی بە پێی شریعەتی ئیسلامی کاتێک ئێران دەڵێ وەهابیە تەکفیریەکان چەندێک ئاماژەیە بە ئاینزای سوننە هەم لە ناو ئێراندا هەم لە ناوچەکەشدا زۆر بە کورتی تکایە. بێگومان کاتێک کە باسی تەکفیر دەکرێت جمهوری ئیسلامی هەر لە ئەوڵەوە هەوڵیداوە کە سنیەکان حسابی سنیەکان لە تەکفیرەکان جدا کاتەوە بەڵام لە عینی حاڵیشدا بۆەوەی کە سنیەکان ینی فعالیەتی مەسەبی سنیەکان سنووردار کە هەر کاتێکی کە بی هەوێ سنوورداری چەسپی تەکفیریان لێدەدا. کاک شەماڵ زۆر سپاسە دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی ئەمڕۆی کورد کۆنێکشن زۆر سپاس خۆشحاڵبووین سەرچاو. هەر لێ ئیرانی وڵاتی دەوڵەمەندی نژات ئۆل و کەلتورین جودا ئەندام من جوواکین کێمانیان داخوازا مافین وەک هەف دکن گەلو بەرسڤا حکومەتی میدیا و جوواکە سڤیل یا ئیرانی جوان داخوازارە چییە بەرسف دەوێ راپۆرتا شاهد عەلەویدا. نەتەوەکانی کورد بەلوچ عەرەب تورک و تورکمانی ئێرانی لە ساڵانی دوای شۆڕشی 57 لە هەوڵدان بۆ چەسپاندنی داخوازیەکانیان لە بەرخۆدانی چەکداری تا چالاکی حزبی مەدەنی و کۆمەڵایەتیان ئەزمون کردووە. پرسی سەرەکی ئەم نەتەوانە و هەروەها کەمایەتی ئاینیەکانی ئێران هێشتا هەر ئەوەیە کە بە چه شێوەیەک دەتوانن داواکاریەکانی خۆیان لە چوارچێوەی ئێراندا دەستەبەرکەن. کۆنفرانسی فرەدەنگی لە ئێران یەک لەو هەوڵانە بوو کە بۆ تاوتۆکردنی ئەم پرسە لە واشنگتۆن بەڕێوە چوو. خاک لە ئێران بەهایەکی زۆر زیاتری لە ژیان هەیە. دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ناوەندیش زۆر گیرۆدەی مەترسی لە دەستدانی خاکن و پرسی کەمایەتیەکان دەگۆڕنەوە بەو تابۆیانەی بەنیسبەت ئەوان هەیەە. بەڵام هاوکات لەگەڵ کۆماری ئیسلامی کە بزوتنەوەی نەتەوە سەرهەڵداوەکان و ڕێکخراوەکانیان سەرکوت دەکات ئۆپۆزیسیۆنی ناوەندی ئێرانیش لەم بارەیەوە هاودەنگی دەسەڵات دەکەن. ڕۆشنفکرای ما متاسفانە زۆرینەی ڕۆشنبیران و ئۆپۆزیسیۆنی ناوەندی ئێران بەداخەوە هیچ ئاورێک لە کێشە نەتەوەیە غیرە فارسەکان لەم وڵاتە نادەنەوە. من پێم وایە ئەمە دەگەڕێتەوە بۆ لاوازبوونی کۆمەلگای مەدەنی لە ئێران. هەندێک لە ڕێفۆرمخوازانی ناوەندی ئێرانی لەسەر ئەو باوەڕن کە ڕێفۆرمەکانی ئەوان دەتوانێت کێشەی کەمایەتیەکان و ئتنیکەکانیش چارەسەر بکات. کشور ایران کشوری است. ئێران وڵاتێکی فرەکولتوری و فرێنەتەوەیە و دەبێت ڕێگەچارەی کێشەکانیشی لە ڕێی فرێنەتەوەیەوە بۆی بدۆزرێتەوە. فرەدەنگی ڕێگەچارێ و مەرجی سەرەکی دامەزراندنی سیستمێکی فرەدەنگ واتە پلوراڵ ڕێزگرتن لە هەموو ڕەنگا و ڕەنجەکانی نێو کۆمەلگایە. ئەو ئاستەنگی گەلە لەبەر دروستبوونی کۆمەلگای سیاسی و مەدەنی فرەدەنگی لە ئێراندا هەیە. ئایا هەڵقوڵاوی بیرۆکەی ناسیۆنالیستی ئێرانە یان بەرهەمی ئایدۆلۆژیای ئیسلامی دەسەڵاتدار لە وڵاتەیە. ئەو شتێکە لە دەست کۆماری ئیسلامیە کێشین یەکێ لە مشکلاتمانە. ئەو شتێکە خەڵکی ئێران ئەوانەکە لێ ناهان بە سرف ئەمەکە لە یەک ئستان خاصە مخصوصاً لە مەرکەزا بەدنیا لە دایک بوون و گۆرە بوون خۆیان بە بارتر ئەزانن بە فکرەکەن فقط ئەوانن کە لە حقوق ئینسانیە بە بەرخۆردار بن. مەرحەلەی دوو مشکلاتمانە. چالاکانی سیاسی و مەدەنی مافەکانی نەتەوە غیرە فارسەکان دەڵێن تەنیا گۆڕینی پێکهاتەی سیاسی لە ئێران دەتوانێت هەوێنی دەستەبەرکردنی مافەکانی ئەوان خۆش بکات. چاودێرانی سیاسی بە ڕەچاوکردنی بەردەوامی سەرکوت و هەڵاواردن و زیندانیکردن و لە سەدارەدانی چالاکانی کەمایەتیەکان دەپرسن ئاخۆ کۆماری ئیسلامی پێش ئەوەی زۆر دێر بێت ڕەوشی خۆی دەگۆڕێت. شاهد عەلەوی دەنگی ئەمریکا. دەسەڵاتدارانی بەلژیکی بازاڕێکی سەرەکیان لە بڕۆکسل داخست پاش ئەو ئاگاهی درا بوو سەبارەت بە هەبوونی سندوقێکی گومان لێکراو لە بازاڕەکەدا. هەر لە پاش داخستنی ئەو بازاڕە هێزی پۆلیس بە چواردەوری بازاڕەکەدا بڵاو بووبوونەوە و تەنانەت هێزی تایبەتی سوات بانکرا بوو. ئەم ڕووداوەش وای کرد سەرۆکوەزیری بەلژیکا بەرنامەی کاری خۆی بگۆڕێ و زیاتر سەرقاڵی بە دواداچوونەکان بێت لەسەر ئەم ڕەوشە.
ده ڕۆژە جیهانی یا پەنابەران بوو و نەتەوێن ئیگرتی دەبێژتن 65 ملیۆن و 300 هزار پەنابەر ئیرۆ لە سەرانسەری جیهانی هەنا پڕانیاوان ژ شەڕان درەبن لێ لە وڵاتین دیژی ڕاستی ئاستەنگ و قانونێن تون دبن و هەروەسا هیڤیا باشبوونە ڕەوشاوانژی کێمە لە گۆڕە هەژمارێن نەتەوێنێگرتی ژمارە پەنابەران لە سەرانسەری جیهانی ژ 65 ملیۆنان دەرباز بووە 10 سەدێ ji rêjeya par zêdetir kiriye. Dûsekîyawan di nav welatên xwe de bê cihûwar bûne. Ew ji mirinê û ji bir sê diravin, xwe dihavê ji navpêlên deryaya heta bigihne welatên tenaw peyamekî bi xwe re digehînin. Peyama ev bixweretîne ev e, eger hûn kêşan çareser nekin kêşevê bi cem we. Ev peyamek xurt e, ev peyamek dilşewat e, lê bi baweriya min daxwaza kiryarek e. Egerçî derbazkirina sunûrên welatên di agirê şer de şahiya penaberaya lê digel gihaştina erdê welatek dî ew rastî dîwarên bilind, perjanên asê û qanûnên tund dibin û gelek caran manawan li ser sunûran dirêj dibe. Em ji Tirkiye hatin û gihiştin Bulgarya û ji Bulgarya gihiştin vî cihî. Sefereke zor dirêj bû. Em mehekê dirê deman ta em gihiştin vê derê. Komisyona bilinda penaberan dibêje nîva penaberan çi di nav welatên xwe de yan ew ên sunûran derbas dikin zarrokin. Ew dûrî ji werên xwendinê ne pêdawîstên saxlemiyê baş nagehinewan û bi awayek modern nahêne perwerdekirin. û ji ber jimara zêdeya penaberan li welatên hejar û bêhîviya dawiya hatina şeran li welatên Rojhilata Navîn kar bi destên netewênêgirtî pêşbîniya başbûna rewşawan nakin. The situation is not getting better. If anything, it's getting worse. ڕابش خراپتر دەبە و باشتر نابە ئەوە ساڵە شەشەیەک و خەڵک بێش و نوارماینە کەسێ پەرە نەماینە و ئالیکاریە مرۆڤاهیژی بەس هەتە ئاستەکی دیکارە ئالیکاریە کێما ژوانە بکە. Ajansa penaberan ya netewênêgirtî tekez dike ku yek ji 113 kesan ji serhejmêriya cîhanê penaber e. Li vê havînê jî çaverê jimarên bilindtir dihat kirin eger rêkên penaberiyê beref Ewropa di nêvbera Yunanistan û Masedonyada nehat bangirtin li pêş penaberên Iraqê, Sûriya û Efganistanê. Niha ajansên netewênêgirtî karî dikin ji bo parastina penaberan di nav welatên wan de lê ji ber nebûna çareyên siyasî ji şerê navxweyê Sûrî re û şerê Daeş re ew bizav jî gelek aloz bûne. تند و تیژیەکان دژ بە ژنان درێژەیان هەیە وەک دڵشاد ئەنوەر پەیامنێری دەنگی ئەمریکا دەڵێ زۆرێک لەوانەی ئەو جۆرە پێشێلکاریانە بەرامبەر بە ژنان دەکەن سزای یاسایی نادرێن. توندوتیژی دژی ژنان لە هەرێمی کوردستان و کەرکووک بەردەوامی هەیە و بە پێی وتەی چالاکوانان تۆمەتبارانی دۆسیەکانی کوشتنی ژنان وەکو پێویست سزا نادرێن. ئیکرای مەغایب یەکێکە لەو چالاکوانانەی کە وێنەی بەشێک لە ژنە کوژراوەکانی لە نێو موبایلەکەیدا دیکۆمنت کردووە. بە نیگەرانیەوە باس لە ڕەوشی ژنان دەکات و دەڵێت حکوومەت نەیتوانیوە سنوورێک بۆ توندوتیژی دابنێت. لە ماوەی یەک ساڵەیە چوار ژن لە ئەین پێش ژن لە گەرمیانە کوژراوە، چواری بە فیشە کوژراوە، دانەیەکشی سوتیاوە. ئەم ژنانەوە کوژیاوە کوژەکانی دیاردین ئەوانەی کە کوشتیانە یاعمەڵە تاوانبارن ئەوانش ئازاد کراون. بە پێی ئامارەکان ڕێژەی توندوتیژی لە گوند و قەزا و ناحیەکان بەرزترە وەک لە نێو سەنتەری پارێزگاکان و بەردەوامبوونی توندوتیژیش لە کاتێکدایە لە یاسا کارپێکراوەکانی هەرێمدا سزای حکومدان و زیندانیکردن بۆ تۆمەتباران دانراوە. بەڵام وەک چالاکوانان دەڵێن گرفت لە خراپ جێبەجێکردنی یاساکاندایە. من کە وەکو خۆم وەکو ئەوەی کە دوو زەخت لەسرم بوو چی ماڵی خۆم و چی ماڵی کەسوکاری مێردەکەم لە هەردوو لە من هەڕەشەم لەسەر بوو. چوو هەڕەشەکانی چۆن بوو ئەوەی ماڵی خۆمان دەرونی بوو وەکو ئەوەی کە واز لە مناڵەکان بیرە ئەوەی ئەمانیش دەستەی بوو. بەڵام سپاس بەخوا گەگەیمە ئەو حاڵەتە ئیسە زۆر زۆر داواکەم لە ژنانیش کە کێشەیانێ ئێمە لە کێشەکان گەورەتری ئەبێ ئێمە خۆمان
هەوڵی بۆ بدەین هیچ شتێک وابزان بێ هەوڵدان ناگەیتە نەتیجە. لە هەرێمی کوردستان زۆر جار ئەو چالاکوانانەش ڕوبەڕووی توندوتیژی و هەڕەشەلێکردن دەبنەوە کە بە دوواداچوون بۆ دۆسیەکانی ژنان دەکەن و بەرگری لە مافەکانیان دەکەن. نەک ئەو ژنانەی کە توندوتیژیان بەرامبەر کراوە بگرە ئێمەی چالاکەوانان کە بە دوواداچوون بۆ کەیسەکانەکەین هەوڵەدەین ڕووی ڕاستی کەیسەکان پیشان بدەین زۆر جار هەڕەشەمان لێکرێ لە ئێستادا لە مۆبایلێک کە لە بەردەستمایە چەندین هەڕەشە و نامە و مکالەماتی سەوتی ئیتیایەکە هەڕەشەی کوشتن و ئابڕووبردنمان لێکرێت. ئەو ژنانەی کا کوژرێن یان مەسئولێکن یان دەسڵاتێک لە پشتێتی بۆیە یعنم ئەو بکوژانە ناگیرێن ئەگەر پیاوی فەقیر بێت یەکسەرە گیرێت. توندوتیژی دژی ژنان لە هەرێمی کوردستان ڕێگێکی مێژوویی قوڵی هەیە بۆیە سەرباری بوونی چەندین ڕێکخرا و گروپی ژنان هێشتا نەتوانراوە بەر بەو دیاردەیە بگیرێت. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک. ji Kerkûkê beref naşfil ya Emerîkî û hevkarê me Yehya Berzincî berî çet rojan seredana wî bajarê kiribû çû bû senterê Salaheddîn li wir ku mizgeft û cihê kombûna civaka Kurdan ev raporte gihandiye. مزگەوتی کوردەکان لە شاری ناشڤیل بۆ ڕەوەندی کوردی تەنها شوێنی خواپەرستی نییە. بەلای بەرپرسانی سەنتەری سەلاحەدین مزگەوتەکە ڕۆڵی جیاوازی گێڕاوە. لەبێرەی ڕاستی وڵاتیش دەرێ مزگەفت وەکی محکەمەی بکارت هێتن یعنی گەلێک جارە خەڵکی مشکلەیەت هەین ئاریشەیەت هەین دێهێتن حەز ناکە بچیتە محکەمێ و گەلێک پارا مەسرەفکردن احتیمالە و قانون احتیمالە گەلێک ئەزیەتەوەم دەت حەسکێت بێتە لەبێرێ بزانیتن هەرێکی حەقیوی چی حەقی خوب بێتن گەلێک جارە ئاریشەت مابینە ژن و مێرادات مابینە عیالی و دەی باباتە عیالی طلبە قوتابخانە قوتابی قوتابخانە ئاریشە هەبن گەل مامۆستایەت خاڵ گەل طلبێت دیتر یعنی ئەموان تشتا خڕەکە وە کارێکی بینین ئەمە ینی کاریمە نەبەسی ئاینە یە ڕوشەمبیریە یە کومەڵاتیە هەمی بارادە ئەم هەوڵ دەین هاریکاریە خەڵکی خۆ بکەین ئەمە نوێژی هەینی مزگەوتی ناشڤیلە لە ویلایەتی تێنسی ڕەنگە جیاواز نەبێت لە دیمەنی مزگەوتی ناوچە کوردیەکان بەڵام بۆ ئەوانەی زەمانیەکە شوێنی خۆیان جێهێشتووە ئێرە بەسە بوریەک ناو دەبن بۆ من گەلێک مزگەوت گرنگە چینکی هەکەس نەیمە وێرێ ئەز المال بم دێ بمە قورمشک دێ مرم ناقەتینن وێرێ سەبرەی من وێرێتێت هەواڵێن من پیرەمێر هەمیر وێرێ و ئەم نوێژەتکین و بەرەی خۆ دینە قیبلا یا خۆدێ تەعاڵە زۆربەی نوێشکەران ڕۆڵی سەنتەری سەلاحەدین بەرز لە نرخێنن بەلاشیانەوە بوونی گۆڕستانێکی تایبەت بە کوردەکان یەکێکە لە پرۆژە گرنگەکان وەختە ئێکت مرێت لە ئەمریکا نەوەکی کوردستانەیە ئەمریکا گەلێک پارە لێچن احتیمالە یعنی 10,000 حتا 15-20,000 دلار دێلێچن حتا ئێکیت بە شێری لازمە تو قەبرێ خۆب کڕیت. گەورەترین ڕەوەندی کوردی لە شاری ناشڤیلە لە ویلایەتی تێنسی کە بە کوردستانێکی بچووکیش ناو دەبرێت بەڵام هیچ پارتێکی سیاسی کوردستان هێندەی سەنتەری سەلاحەدین نەیتوانیوە ڕەوەندەکە لە خۆی کوب بکاتەوە هەرچەندە ئەو مزگەوتەش بە بەشێک لە حیزبێکی ئیسلامی ناوزە دەکرێت بەڵام مامۆستای مزگەوتەکە سەلاح بەرواری بە تەواوەتی ئەوە ڕەدەکاتەوە. لە ئەمریکا بۆ تاراوگەنشین ڕۆڵی مزگەوتیش گۆڕاوە لێرە تا کێشە کۆمەڵایەتی و کێشەکانی تریش لە مزگەوت و لە ڕێگەی مامۆستای مزگەوتەکە چارەسەر بکرێت ئەوە ئاورد لە دەستگا فەربیەکان نادەنەوە ڕەنگە ئەمە سیفەتێکی دەگمەن بێت لە ئەمریکا. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا شاری ناشڤیل لە ویلایەتی تێنسی. دەخیلەر وەکو ئاگاداری پاشکەمێکی تر نادیە موراد لە سیناتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دانیشتنێکی تایبەتی هەیە. دانیشتەکە لەسەر ئەوەیە ئایدۆلۆژی ئایسس داعش چییە و شیکردنەوەیەکە سێ کەس بێزگرە نادیە دوو کەسی تر قسە دەکەن بۆ ئەنجومەنی سینات کۆمیتەی تایبەتی نیشتیمانی. ئەوە دوماهیا بەرنامە کورت بکن نەکشن بووە تا جارێکی دیگەینەیەک خۆداحافیز هەر شاد بێت.